حەمد و سەنا کۆمەڵێکین لەم گەڕەکە یعنی بڵێن لە برا باشترین بۆ یەکتری. جا ئێمەش حەزەکەین ئەم نەریتە زیینوکەینەوە وەختی خۆی ئەوێ من بزان بیریشم نەک بڵێن با خۆم گەنج نەکەمەوە ئەم نەریتە هەبووە. ئەم دەستیا و لەم ماڵ بۆ ئەم ماڵ و هەدراوسێ خواردنیێنا بوو ئەم و ئەمەی بردبەوە و حەمد و سەنا ئێمە ئەمانەیە زیینوکەینەوە ئێستا خەڵکانی کەش وەکو برایەکانی کە چاو لە ئێمە بکەن ئەم پتەوی دراوسەیە وەکو برایەک وەکو جیرانێک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو نەترسام لە وام زانیوە میراتی ئەدرێ بە دراوسێ ئێمەش حەمد و سەنا لە برا باشترین بۆ یەکتری. ئەوە وازانم پاریش بوویان پێرار بوو ئەم نەریتەمان هەر کرد وەلەو ساڵانەش هەر بەتەمەن ئینشاءالله دوو بانگ هەر هەڵوا بکەین شیرینی تەوزیعەکەینەوە هەر بەردەوام بین ئینشاءالله. ئەمە یەکەم لەبەر خوا دووەم لەبەر ئەم خۆشی مانگە ئینشاءالله خوای گەورە بە خێرێکی گەورە بۆ هەموو لایەک وەلەو هەر هەمووی بەشدارە ئەمە ناک بنڵێن بەتەنیا ئێمەین هەمووی دەستیایی هەبوو لەخوا بەزای ئینشاءالله خێری هەمویانە نووسێ پشت بەخوا. ئێمە ئینشاءالله ئەما وەکو ئینشاءالله گەر لە دوای ئەمەوە خەڵک چاولێکەری بکە بەس نەگوو وەک بۆ کامێرا وەکو حەمد و سەنا ئێمە لەبەر کامێرا ئەمە ناکەین بڵێن پێرار کردومانە کەسمان بانگ نەکردووە حەز ئەکەین لە پێشە پتەوی دروست بێت لە بینی دراوسەکانە دوایەوە ئەم شتە بکەن شەر خواردنەکەش نییە خواردن چییە؟